لەبارەی ناوزڕاندن و شکاندنی شکۆی پێشمەرگە بۆ بانگەشەی هەڵبژاردنی و مزایدەی سیاسی چی دەڵێیت؟ هەموو کوردێک دەبی شانازی بە پێشمەرگەی وەبکات و پێشمەرگە سیمبولی کووردە و توێژەکی زۆر گرنگە و چۆن دەڵێ هەموو وڵاتێک شانازی بە هێزی نیشتیمانی هێزی نیشتیمانی خۆیەوە دەکاتن و ئێمە وەکو میلەتی کورد لە هەموو پارچەکان دەبی شانازی بکەین بە پێشمەرگە ڕێز لە ماندووبوونی پێشمەرگە بگرن هەر لە دێرینەوە لە کاتی دروستبوونیەوە هەتاکو ئێستا. بەڕاستی سوکایەتی پێکردن بە پێشمەرگە کارێکی زۆر هەڵەیە و بیرکردنەوەیکی هەڵەیە. کەس ناتوانێت لە شکۆمەندی پێشمەرگە وا بە ئاسانی کەم کاتەوە. بەتەکید من وایە بینم کە کەسێک سوکایەتی بە پێشمەرگە بکات لەوانەیە بیەوێ ڕۆکی خۆی بەرامبەر کەسێکتر دەربڕێ، بەڵام ناتوانێت بگات بۆ کەسە، بۆیە ئەوێ لەو ڕێگەیەوە سوکایەتی بە کەستر بکات. شتێکی جوانیە کە ئەو قەوارە و لایەنە سیاسیانەی بۆ بانگەشەی هەڵبژاردن ناوی پێشمەرگە بەکاردێنن و پێشمەرگە لایەن شتێکە تایبەتە بە هەموو نیشتمانەوە، تایبەتە بە هەموو گەلی کوردەوە.